ئەمڕۆ باس لە دەمەژدە دراوەکە ئەکەین بە بەهەشت کە یاوەرانی نزیکی پێغەمبەری نازدارن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو مسلمانە بەڕێزانەی پێش هەموو کەس باوەڕیان هێنا و لە پێناوی خوای پەروەردگارە جۆرەها ناڕەحەتی و شوێرەوەریان بینی، خوای گەورە بەڵێنی پاداشتی زۆری پێدان. هەندێکیان بەشێک لەو پاداشتەی خوای گەورەیان هەر لە دنیادا بینیەوە و بەشی زۆری نەشیانی بۆ قیامەتیان بۆ هێشتنەوە. نابینی چۆن خوای پەروەردگار باس لەوان و پاداشتەکەیان لە ئاەتێکاکە کە هەتا دنیا دنیایە نەوە بنەوەی مسلمانەی خوێنێتەوە و ئاواتە خوازن بگەنە نزیکی ئاستی ئەوان. خوای گەورە فەرمێ: وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا. واتخوای پەروەردگار بەڵێنی خۆی بەو کەسانەتان داوە کە باوەڕیان هێنا و کردەوەی چاکیان کرد کە حتمما لە دنیادا ئەیان گەیەنێتە هێز و دەسەڵات، هەروەکو کە ئەوانی پێش ئەمانی گەیاندە هێز و دەسەڵات و حتمما دینەکەشیان کە خوا پێی ڕازیە بۆ ئەکاتە فەرمان ڕەوا و ئەو ترس و بیمەی هەشیانە خوا بۆیانە گۆڕێ بۆ هێمنی و ئاسوودەیی و ئاشتی بەو مەرجەی شەریک بۆ من لە ترس و بیمە دروست نەکەن. خوای گەورە فەرمانی بە پێغەمبەرە نازدارەکەیدا عەلەیهی سەڵات وەسەلام کە مژدەی بەهەشت بە یاوەرانی بە شێوەیەکی گشتی: وبشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم جنات تجري من تحتها الأنهار. مژدەیەکە بۆ یاوەران و بۆ مسلمانانی تریش لە دوای ئەوان کە فەرمێ مژدە بەو کەسانە بدە کە باوەڕیان هێناوە و کردەوەی چاکیان ئەنجام داوە کە حتمما بەهەشتانێکیانە درێتێ کە ئاو و جۆبار بە ژێریانە دێت و ئەڕوا. لەمەوەیە کە مژدەی بەهەشت بە هەموو یاوەرانی پێغەمبەر دراوە عەلەیهی سەڵات وەسەلام و هەموویان کە مادام لەسەر ئەو باوەڕ و یەقینە مابنەوە کە لە سەردەمی ژیانی پیرۆزی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لەسەری بوون، هەموویان شایانی لێبوردنی خوای پەروەردگار و بەهەشتە بەرینەکەین.